لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێت بە ئامادەبوونی بەرپرسانی ئیداری و سیاسی و ئەمنی و مامۆستایانی ئاینی بەڕێوەبەرایەتی وەقفی سونی لە کەرکووک هەستا بە سازدانی ئاهەنگێک بەو بۆنەیەوە لەو ئاهەنگەدا بە پێشکەشکردنی چەندین وتار و کورتە فیلم گزارش لە پەیامی بەرز و پیرۆزی ئیسلام کرا کە خوای پەروەردگار بە پێغەمبەری خۆیدا ناردوویەتی کە بریتین لە پەیامی برایەتی و پێکەوە ژیان و ڕەوش بەرزی مامۆستایانی ئاینی و هاوڵاتیان وێڕای پیرۆزبایی لەو ڕۆژە پیرۆزە هیوا دەخوازن یادی مەولود ببێتە هەوێنی تەبایی و برایەتی و پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان سەرجەم پێکهاتە جیاوازەکانی کەرکووک. حقت ڕیسالەی مامۆستایانی ئاینی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەسیەتی پێ کردووە کە عائشە وەصف ئەخلاق پێغەمبەر صلی الله علیه و سلم کردووە کە ئەفەرمێت كان خلقه القرآن. ڕیسالەی زانایان ئەوەی کە خەڵک اقتدا بکە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئەخلاقی کە ئەخلاقی متواضع بێت، حنیەتی ئەبێت، معایشەی سلمی ئەبێت، تطرف نامێت، فهمە بێ بۆ نصوص قورآن و سنەت. لەو کاتەیە کە ئەوە بوو ئەبێتە سەر منهەجەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو منهەجەی کە خوای تبارک وتعالى صحابەکان لە عەهدێک کە هاتنە الجاهلیە و ظلم و جەهالەت و کوفر و شرک کە خوای تبارک وتعالى ئەفەرمێ كنتم أعداء فأصبحتم بنعمته إخوانا. لەیادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیام دووپاتەکەینەوە کەوا لەسەر ڕێبازەکەی تۆ بن یا رسول الله خۆشەویستی ئێوە تۆیە کەوا ئێمەی کۆ کردوێتەوە لە کەرکووک بە هەموو پێکهاتەکان بە کورد و بە عەرەب و تورکمانەوە دووبارە خۆشەویستی خۆمان بۆ تۆ دووپاتەکەین یا رسول الله. بەڕاستی ئەو پەیامی کە تۆ هاودت جوانترین و پیرۆزترین پەیامە. پێشەکەی پیرۆزبایی ئەم یادە پیرۆزە لە هەموو جیهانەکەم چونکە خوای گەورە خۆیە لێوەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. پێویستە ئێمە بتوانین یەکگرتووتر بین، یعنی یەکتر بگرین زیاتر لەم بۆ یادەوەری ئەم ڕۆژە پیرۆزە. یعنی یادکردنەوەی ئەم ڕۆژە بەس بەوە نەبێت کە ئێمە ئەم احتیفالیاتانە دروستکەین یا ئەوەتە یعنی هەندێک شتێ بەڕاستی زۆر زۆر گرنگە ئێمە لە کۆمەلگا بیژێنینەوە. یەکێ لەوانە لە سونەتەکانی پێغەمبەر کە زۆربەی کەس هەندێک سونەتی هەیە لە بیری چۆتەوە بتوانین لەم ڕۆژە پیرۆزەیە یادی بکەینەوە. هەموو ساڵێک هاوشان لەگەڵ پارێزگاکانی تری هەرێمی کوردستان هاوڵاتیانی شاری کەرکووک یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرز ڕادەگرن. بەڕێوەبەرایەتی وەقفی سونیش هەڵدەسێت بە ڕێخستنی چەندین بۆنە و ئاهەنگ لەو یادەدا. بسم الله الرحمن الرحیم. ئەمڕۆ وەکو دیتان لە قاعی نەشاتی مەدرەسی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕێوە چوو. ئمڕۆ وەکو نامەیەک وسمان بگەێنین لە بۆ شاری کەرکووکەوە شاری پێکەوە ژیانە. ئمڕۆ دیتان لە ڕێگای شانۆی کورتە شانۆی بەدەستکە ئمڕۆ دیتان کەوە چۆن کورد و عەرەب و تورکمان و مەسیحی و غێری موسڵمانەکان چۆن لەو شارە دەژێن. ئەمە لەسەر ئەخلاقی پێغەمبەر و ڕەوشتی پێغەمبەر ئمڕۆ توانیمان ڕوونکەینەوە لە بۆ خەڵکەکە بە نامەیەک بیگەینین چونکە شاری کەرکووک ئەوەی پێویستە. شاری کەرکووک جیا لە هەموو ناوچەکانی تری عێراق و کوردستان چەندین نەتەوەی جیاواز و ئاینی جیاواز لە خۆی دەگرێت، بەڵام هیچ کات ئەو جیاوازیانە نەبوونەتە هۆی ڕێگری پێکەوە بۆنەی هاوشێوەی مەولود و جەژن و بۆنەکانی تر پێکەوە بەرز ڕانەگرن، بەڵکو بە پێچەوانەوە لەو بۆنە پیرۆزانەدا زیاتر جەختیان لە سەر تەبایی و پێکەوە ژیان لە شارەکە کردووەتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.